بەڕێزان ئەندامانی ئەنجومەی نوێران لە فراکسیۆنە کوردستانیەکان ئێستا دەقی سوێندی دەستووری بە زمانی کوردیە خوێینەوە. تکایە بڕگە بە بڕگە لە دوای منەوە بە دەنگی بەرز بیڵێنەوە. سوێن دەخۆم بە خوای گەورە کە ئەرک و بەرپرسیارەتە یاساییەکانم بە لێبڕاوی و دڵسۆزیەوە جێبەجێ بکەم. پارێزگاری لە سربەخۆیی و سەروەری عێراق بکەم و بەرژەوەندی گەلەکەی لەبەر چاو بگرم و شەو نوخنی بکەم بۆ پارێزگاریکردن لە ئاسمان و زەوی و ئاو و سامان و ڕژێمە دیموکراتیە فیدرالیەکەی و کار بکەم بۆ بەدیهێنانی ئازادیە گشتی و تایبەتیەکان و سربەخۆیی دادوەری و پابەندبوون بە جێبەجێکردنی یاساکانی بە ئەمانەت و بێلایەنیەوە. خوا شایەتی ئەوەیە کە دەیڵێم.